بناوی خواهی بخشندهی مهربان سلاوتان لبیت بارزان لبرنامه امروز سلسر پرسی موچه خوران دواکوتنی موچه زمینی کن و نردنی موچه مانگی چواری موچه خوران مانگی پنجی موچه خوران دکین هر وقت سلسر استنکانی بردمان دکن نوینه و تیج دکین کامروی که لا کوبنوکانی انجمنی وزیرانی حکومتی ما بسر چویریم لسر پرسی نود بوا وابریار هفته دهاتو شاندی کی هەرێم لەگەڵ کۆمپانیای نێوتیەکان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق کۆبوونەوە ئەنجام بدەن لەسەر پرسیە نردەکردنەوەی نەوت کە دوای زیاتر لە ساڵێک لە ڕاگرتنین تاکو ئێستا کێشەی ئاستەنگی زۆری لە بەردەمدایە ئەم پرسیان لەگەڵ هەرێک لە بەڕێزان حەمەحسێن هەورامی شارەزای بواری دارایی لە ستۆدیۆ هەروەها یادگار سدیق سەرۆکی ڕێکخراوی ڕۆنبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت و شارەزای بواری نەوت و غازیش لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین مامۆستا حەمەحسێن بەخێربێن کە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە لە دواکەوتنی موچەی هێزانامنیەکانەوە دەست پێ بکەین کە ئێستا موچەی مانگی چواریشیان نەهاتووە هۆکارەکەی پێوەستە بە ئەو ناڕوونی کە لە لیستی هێزانامنیەکان هەیە پێوەستە بە مەسەلەی گەندەڵی و بندیوارەوە بە ناوی خوای گەورە و میهرەبان سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی بەڕێستان بەڵێ هەمووی دەگەڕێتەوە بۆ ناڕوونی لە لیستەکانە چکاتەی ئەو لیستانە کە ئەڵێن بە کۆد نردومانە هیچ معنایەکی تیان نییە کۆد هەیە لە حساباتە کۆدەیە بۆ وحداتی بچووکی حسابی ئەو کۆدە چۆنە مەسەن ئێستا لە نظامی محاسبی موحدە 3111 ینی ئەمە کۆدە ینی موچەی بنەڕەتی تر 12 13 چواردەوە عائلیە مخەساتە مکافئاتی تەشجیعیە حسەی تەقاعدی ئەوە ئەڕوات ئەوە کۆد لەوان بیستومانە نازانم ئەڵێن کۆد شخصێک کە خۆی ناوی هەبێ کۆدی بۆ چییە ئەمە ناوی سڕیە ناوی سڕیش وابزانم ناچێتە قایمەی موچەیەکەوە کە ئەوان تەدقیقی لەسەرکەن من لەو کۆتە تێناگەم کە باسیەکە پێشتر بەڕێز لە گەنجینیشتی تۆریستی موچەتە هاتوتە بەردەم کۆد بێ هەر نەمبیستەوە ئەمە یەکەم جارە لێرە باسی کۆدەکەن خۆبەغا خۆی زۆر شارەزایە لۆشتانە خەڵکی شارەزاشیان زۆرە ئەم کۆدە کە ناو بە کۆد ئەڕوات ئەوەی وحداتی بچووکی ژمێریاری ئەکرێ بە کۆت ئەوە کۆدی محاسبی پێڵێن ئەوە دانرێ ئەمە هی ئەوەیە ئەوە هی ئەوەیە هەر یەکە کۆدێکی هەیە ئەمە لە نظامی محاسبی موحد لە نظامی حکومیەکەشا فەسڵ و مادە و نوع ئەوانە دابەژەکرێت بەس ئەم کۆدە من تێناگەم خۆی ئەم ناڕوونیە لە موچەی هێزە ئەمنیەکان هەیە بەسراوە بە چەند قایمەیەکەوە ئەو قایمانە کە لێرە ئەمان ئێمە ئیبیسین لەم لالۆلا هێز هەیە لە سووریایە هەیە لە تابع بە ئیکانی ئێرانە تابع بە باکوورە ئەمانە لێرە تەقویانەکەن موچەیانێن هێزە ئەمنیەکان و پێشمەرگەی لای خۆمان بوون بە سووتوی ئەو نائەدالەتیە جا ئەمە بندیواریشی تایە تامان ئەگە بندیوار نەبێ خۆ ئێرە بەقەدەر وەتانی عەرەبی جێشی تایە ئەگەر حسابیکەی هەر بەقەدەر هەموو وەتانی عەرەبی جێشیان هەیە ئەم هەموو جێشە بۆ چییە چکاتەی نسبەیەکی زۆری لەو هێزە ئەمنیانە کە مەوجودە ئەسڵەن وجودیانی محافظەیەک چەند شورتەیەوێ چەند مروریەوێ چەند مکافحەیەوێ ئەوە دیارە لە قەزا و ناحەیەکی شاکە بۆی دیاریکرێت بەڵام کۆمەڵی خەڵک هەیە ئەو بندیوارانە مەسەن لیوا هەیە فەوج هەیە تابێ بە شەخصە لە زمنی لیستی موچە چۆن ڕێ ئەبێتەوە تۆ ئەوە ئەبێ تەسوی ئەوانە بکەن ئەو هێزە شخصیانە ئەو هێزە شخصیانە بوون بە بارگرانی بەسەر ئەم حکوومەتی هەرێمەوە کە خۆی دروستی کردووە ئەبێ چارەسەرێکی ئەو وەزعانە بکە باش بەس بۆ ئەوەی کە ڕاستەقینێ ببێتە قوربانی ئێستا هەیە موچەی بۆ نهاتوو بە فعلی داوام دەکە بەس بۆتە قوربانی ئێستاوەنێک کە لیستەکان نەڕۆشت و هێزەکانی هەفتاهەشتایە ئاسایشە ئەنجومەنی ئاسایش هێزی زێرەڤانی بەڵێ هەمووی کەوتن بڵێ ناناخۆ ئەمانە هەموو کە سوکاری خۆمانن غەدریان لێ ئەکرێ غەدرەکە بەڕاستی حکوومەتی کاربەڕێکەری هەرێمە
لەبەرەوەی لیستێکی پوختە نانێرە بوویان لیستێکە نێرم بە ناوی سولاسیەوە ڕوباعیەوە بە دەرەجەی عسکەریەوە هەچی هەیە بۆیان نێرن بەڕێکوپێکی بە موچەکە بێت ئەوان کە ناینێرن بە ناوی کۆد و ئەوانە ئەمە گومانەکە لەما دروست بۆ بۆ حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقیش خەمە دەمبێ هەموو معلوماتێکی لایە هەمووی لایە ئەمەی کە ئەو لەوێ قورگی ئەمانی گرتووە بۆ ئەم موچەیەکە چاک ئەزانن ناوەکانیشیان لایە ناوەکانیشیان لایە ئەمان بۆچی وا ئەکەن بەو خەڵکە کە پێشمەرگەی وا هەیە ئێستا لە واجبایە لە پێشی پێشەوەی شوێنەکانە لە دوورە دەستە لە ماڵ و مناڵی ئەوە بەرەو 6 ڕۆژە چێت موچەی وەرنەگرتو گوناحی چی باش بەس بۆ وەزارەتە بڵێم فەرمانبەرانی مەدەنی و خانشیان باز دەکرێت موچەی مانگی 5 سپەی تەمویل بکرێت ئاسانترە و تەمویلکردنەکەی چکە لە بەرمانکانی پێشوو هەرچەندە لیستەکەشیان درەنگ نادەبووە لە 21 مانگە ڕابردنی داوای 15 ڕۆژ واکەوت کاک حەکیم من پێم وایە لیستی موچەی چه ئەسکەری بێ هێزە ئەمنیەکان بێ چ مەدەنی بێ بەم زوانە ناکەوێتە سەر پێ چکاتێ قەرارێکی مەحکەمەی فێدراڵی کە هەیە ئەوە شتێکی قانونیە دەستوریە کە دەری کردووە ئەڵێ لیستەکانمان بۆ بنێرن بە تەوتێنیکەین لە بانکە حکومیەکانە چە ڕەشید بێ ڕافیدێن بێ TBI بێ ئێستا بۆ ئیستیفزاز ئەمان ئەڵێەوە 300 ناومان ناتەوە 460 ناومان نات باشە تۆ ئەگەر بەهێز ئەمنیەکانەوە 1,250,000 بەو شێوە بینێری تا ساڵی 30,000 تەواو نابێ ئەمە یاریکردنە بە وەزعەکەی ئەو قەراری محکەمەی فیدراڵیە کە دەرچووە ئەمان یعنی بەڕاستی قبولی ناکەن بەس نازانن چۆن بڵێن قبولمان نییە بە چی شێوازێ ئەوە نا ئەگەرەوە جێبەجێ بکرێت لە ماوەی TBI خۆی بەدەمی خۆی ئەڵێ نایڵم لە 2 مانگ تەجاوزکە 900,000 تەوتینەکەین ئەو موچەیە کە ڕۆشتە تەوتین کرا ئیتر حکوومەتی کاربەڕێکەریش ئەو زەختەی بەسەر موچەخۆرە نامێنێ وەکو جاران ئەو موچەکەی ئاعتیادی بۆیەت و ئیمتیازاتی لەگەڵایە سلفە وەرەگرێ شت وەرەگرێ سوپاس دێمەوە خزمەتت لەسەر پرسەکانی دیکەی پێوەست بە موچەش قسە دەکەین مامۆستا یادگار سوپاسی جەنابشت دەکەین با جەنابەت پێوەست بە بوارەکەی خۆت پرسیار لێ بکەین سەبارەت بە نەوت ئەمڕۆ کۆبوونەوەیەکە بوو لە بینی بڵێن شاندی هەرێم بۆ بەغدا و کۆمپانە نەوتیەکان کۆمپانە نەوتی گازیەکان لە هەرێم و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی شەبوو کە بڕیاریان داوە هەفتەی داهاتوو شاندێک لە شاندی هەرێم و کۆمپانیەکان لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق کۆبوونەوە هیچی تازە هەیە لەبارەیەوەی کە نەوتی هەرێم دوای زیاتر لە ساڵێک لە ڕاگرتنی دەست پێ بکاتەوە سلااو طبيعي لە 28 مانگە دوو ڕاگەیاندن دەرچوو لەلایەن کۆمپانیا نەوتیەکان و لەلایەن وەزارەتی نەوتی فیدراڵەوە بە ئەمانە هەردووکیان داوای دانیشتنی سێقۆڵیانە کرد ئەم دانیشتنەی ئەمڕۆژ وەکو هەنگاوێکی سەرەتایی بوو بۆ ئەوەی کە زەمینەسازی بێ بۆ ئەو دانیشتنەی کە بڕیارە لە هەفتەی ئایندا لە بەقا ئەنجام بدرێت و چونکە ئەوێ هەماهەنگیەکە بێ لە نێوان کۆمپانیەکان و حکوومەت هەرێما بۆ ئەوەی کە ئەچنە بەغا بە چێ سێغەیەک لێکەوێت کۆمپانیا نەوتیەکان ئامادەیی پیشانناوە بۆ ڕێککەوتن بۆ نەرمینواندن وەزارەتی نەوتیش بۆ ئەوەی کە با بڵێن تۆزێک ئەو دەنوکەی کە لەسەر یەکی کەمی کاتەوە ئەویش داوای کردو ئەڵێ هەتاقەکەی من نییە ئێمە ئامادەین وەرن گفتوگۆ بکەین بە هەناردە دەست پێ بکەینەوە طبيعي هەنگاوی کۆمپانیا نەوتیەکان ئیجادی بوو و با بڵێن شتڵەقاندنی ئەو بۆ مەمانکە بوو کە لە ماوەی ساڵێک و 3 مانگی ڕابردووە لە بازنەیەکە ئەقلێنەوە چ حکوومەتی هەرکەم چ کۆمپانیا نەوتیەکان چ حکوومەتی فیدراڵ هەر یەکە سوورە لەسەر خۆی بەتایبەتی کۆمپانیا نەوتیەکان فیدراڵ لەسەر داخوازیەکانی خۆیان و دانوستان ناکەن بۆ مەعنا کوردی کە دانوستان هەیە بەڵام ئێستا لێرە کۆمپانیا نەوتیەکان ئەو ئامادەیی پیشانناوە
و ئەم کۆبنەوەیش با بڵێن هیوا بەخشە بەڵام ئەمە کاتیەوێ چونکە ئەبێ لایەنەکان ڕێکەون و ڕەزامەندی حکوومەتێرەمیشی لەگەڵادا هەستە ڕێکەوتنەکە لە نێوان حکوومەتی فیدراڵایە وەزارەتی نەفت و کۆمپانیامەکەکان سەبارەت بە دوو شتە یەکیان شایستەکانیان لە ئایندا کە چۆن ئەیرێ و چەند ئەیرێ و دووەمیشیان ئەو شایستانێتە لە ماوەی ڕابردووە نەوتەکەیان فرۆشتووە و قەرز وایە حکوومەتی هەرێمی کوردستان کاتێککە ئەم دوانە ڕێککەوتنی لەسەر بکرێ ئەو وەختە هیوای باڵێن دەستپێکردنەوەی هەنادا ئەو وەختە زۆر زیاتر بەڵام ئێستا لە قۆناغێکی زۆر سەرەتای ناتوانین چونکە هیچ ڕێککەوتنێک نەکراوە تا ئەم بەحسەیە بەڵام نیەت پاکی و نیازی ڕێککەوتن نیشانراوە بەتایبەتی لایەن کۆمپانیامەکان. بەڵێ سەبارەت بە مەرجی کۆمپانیەکان ئێستاوان ڕازین گرێبەستەکان هەموار بکرێتەوە کۆمپانیا نەوتەکان لە بەیاننامەکەی 27 مانگیانە یاخود بەلایانی کەمەوە کۆمپانیان کە لەژێر چەکی ئەپیکتۆرە کۆبوونەتەوە ئەوان ئامادەگیان پیشان ناکە ئامادەن بە مەرجێک مراعاتی شایستەکانیان بکرێت بە چاوپیاخشانەوە بەگرێ مەستەکان بکەن ئەمە هەنگاوێکی ئیجابیە بەڵام ئەو چاوپیاخشانەوە چۆنە بێت و چەندێکە بێت تەبیعی زانین لە مانگ یەکی ساڵی ئەم ساڵە ڕێککەوتنێکی مەبدەئی کراوە لەلایەن حکوومەتی عێراق وەزارەتی نەوت کۆمپانیا نەوتەکان وەزارەتی سامانە سروشتەکان لەسەر شایستەی کۆمپانیا نەوتەکان بەڵام هێشتا نەچووەتە نەبووە بەپڕگا و ماوەتەوە لە ئەنجومەنی وەزیران کۆمپانیا نەوتەکان بۆ ڕێککەوتنە ڕازی و احتیمال شێ مرونەی زیاتریش نیشان دەن چاوپیاخشانەوە بە گرێبەستەکان ئەگەر بەرژەوەندیەکانیان مشۆگەر بکرێ شتێکی ئاسانە و ئاساییە بەلایەنەوە چونکە بە دوای بەرژەوەندیا دەڕێن ئیتر لەژێر هەر نایەکاتێ بە هەر دیانوێت بێ جۆری گرێبەستەکان بێ یاخود هەموارکردنەوەی گرێبەستەکان بێ هیچ پێشە ناگەن بە کۆمپانیا نەوتەکان چونکە کۆمپانیا نەوتەکان ئەزانین لە ماوە ساڵی ڕابردووە ژێر شارێکی زۆران نەوتەکەیان زۆر بە هەرزانە فشن و بەنهێنان لە گەڵگە نەوتەکانە ناکەن ئاستی گەڵگەکان لە ئاستی تاوەستاوە و ئەگەر وە بەرهێنانی دەکرێت چاوەڕێ پێ ئاستی بەرهێنانی نەوتیش کەم بکات چونکە گەڵگە نەوتەکان پێویست بەوەی کە سەرمایە گوزاری تیا بکرێت و بەرهێنانی تیا بکرێت بە بەردەوام بۆ بتوانێت ئاستی بەرهەمی بوەستێ بێ یاخود زیاد بکرێت ئێستا لە ماوەی ساڵی ڕابردووە ئەم هەنگاوە نییە و خاڵێکی تریش کە بەرژەوەندی با بڵێن هەلی کاری هەرێمی کوردستانە ئەگەر هەناردە دەست پێ بکاتەوە ئەوەش گرنگە چونکە ئەومانگر نەچە ئیستا نزیکی من زیاد لە 60 بۆ لە 70 هەلی کاری گەڵگە نەوتەکان کە هەلی کاری خۆمانین ئەمیان لە ماڵەوە دانیشتون و کاریان نییە ئەمەش دیسانەوە کێشەیەکی گەورەیە بۆ بازار بۆ جوڵەی بازاری هەرێمی کوردستان لەبەرەوە تاکو ڕۆژێ زووتر بگەنە ڕێکەوتن ڕۆژێ زووتر بەرهێنان لە گەڵگە نەوتەکانە دەست پێ بکاتەوە بە چەند ئاراستەیەکی جیاواز لە بەرژەوەندی خەڵکەوە لە بەرژەوەندی حکوومەت هەرێمی کوردستان لە کۆمپانیا نەوتەکانش. بەڵێ سەبارەت بە بڵێن شایستەی کۆمپانیا نەوتەکان باز دەوەکێت کە 1 ملیار بڵێن شایستەی ڕابردویان وەرنەگرتووە پارەی پێشوەختی نەوتیش باسی 3 ملیار دۆلار دەکرێت ئەوە دەبێت کێ بیداتەوە عێراق ڕازی ئەمە بکە؟ ئەو خاڵەکەیە کە ئەبێ عێراق قسەی لەسەر بکە بزانین کۆمپانیەکانیانێ بزانن تەبیعی 1 ملیار نییە تەنها نزیکی تەنها هیچ 6 مانگی پێش وەستانی هەناردە 1.7 ملیارە واتە 1 ملیار و 700 ملیۆن دۆلارە هی ئەو 6 مانگە و غیریەوەی کە جەنابیشت باسی کرد پێش بکەونەوەگیراوە و ئەوە تەبیعی حکوومەتی هەرێمی کوردستان لە بارودۆخەکانی بتوانێت بچێتە ژێر باری ئەوە حکوومەتی هەرێم داوا لە بەغا کاتەوە بکات تا ئێستا بەغا نەچۆتە ژێر باری ئەوە کۆمپانیەکانیش ئەگەر ئەویان بۆ زەمان نەکرێ ئەستەمە بتوانن قۆناغی ئایندە بڕۆن بەرەو پێشەوە تەبیعی ئەمە لە چەند شوێنێکی تریشان من باسم کردووە بۆ عێراق وانە ئەگەر بتوانێت کۆمپانیا نەوتیەکان بە تەواوەتی بێنێتەوە ژێر کێفی خۆی و هەمواری گرێبەستەکانیان لەگەڵا بکاتەوە و ئەگەر هەر بەم مەرجانەش بێ بۆ عێراق سەرکەوتنە چونکە ئەو وەختە بە تەواوەتی مەلەکی نەوت لەژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پڕێکی باشی دەرێناوە ئەو وەختە بە تەواوەتی مەلەکی نەوت لەژێر دەستی سامانە سروشتەکانی هەنێت دەرەوە بەوەی کۆمپانیا نەوتەکان ڕازی بکات لەبەرەوە بۆ عێراق 2 ملیار دۆلار شتێکی وان نییە و هەستەرکەوتنێکی گەورە ئەبێ ئەگەر
بەوەش ڕازی بێ هێشتا وەزارەتی نەوتی عێراقی براوە دێ لەم ملانە و لەم کێشە لەسەر مەلەفی نەوتی هەرێم. بەڵێ بە کورتی ئێستا کۆمپانیەکان رازین بە هەمواری گرێبەستەکانی هەرێم رازیە گرێبەستەکان هەموار بکرێنەوە؟ هەرێم ئێستا ئامادەی پیشەن ناوە لە بچەند ڕێکەوتن بکەن بەس لەسەر تەفاسیلەکەی چۆن چۆنیە هەرێم ناتوانێت زۆر لێرە با بڵێن زەخت لە کۆمپانیەکان بکە فشار لە کۆمپانیەکان بکە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە توانایە نییە کە با بڵێن شایستەی کۆمپانیەکان بە و ئەم ڕۆژ لە لێدوانەکانە جارێکی تر سوپاسیانەکە بۆ ئەو تەحملی کە کردیانە لە ماوەی ڕابردووە هەڵتاکردیان لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بێ ڕازی نەبێ یعنی ئاراستەکە بەوارە کۆمپانیەکان بەرژەوە سەیری بەرژەوەندی خۆیانەکەن ڕاستە گرێبەستیانەیە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە وتمەگە حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بکەن بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پێش وەختە بە ناڕاستە و ڕەزامەندی پیشانداوە هەر لە ڕێکەوتنەکەی چواری 2023 کاتێک کە ئامادە بوو هەناردەی با بڵێن فرۆشی نەوت با بە ساوانە بە سۆمۆ و داوای لە وەزارەتی نەوتی عێراق کە شایستەی کۆمپانیا نەوتەکاندا شایستەی کۆمپانیا نەوتەکان لەسەر ئەساسی چیە؟ شایستەی کۆمپانیا نەوتەکان بە پێی بڕگەکانی گرێبەستە نەوتیەکانە بێ من پێم سەیرە حکوومەتی کوردستان ڕازی نابێ یاخود تا ئێستا گرێبەستە نەوتەکانی نەناردوێت بۆ وەزارەتی نەوتی عێراق و چاوەڕێشەکە و داواش لە وەزارەتی نەوتەکە کە شایستەی کۆمپانیا نەوتەکان بیرن طبیعیە زانین هێشتا ڕێکەوتن نەکراوە لەسەر ئاستی ڕێژەکەی بەڵام ڕێژەی شایستەی کۆمپانیا نەوتەکان گرێبەستەکانە تەحکومیتەوەدا بۆ ئەوەی هەر کەسێک بتوانێت شایستەی هەر شتێک بە ئەگەڕێتەوە بۆ گرێبەستەکانی و ئەگەر گرێبەستەکانیشی لە بەردەسانە بێت ناتوانێت هیچ شتێککە ڕاستە لەوانەیە عێراق لە بەستێکی تری هەبێت لە پشتیەوە بەڵام ئەمە ئەلفوپێی ئەو شتەیەکە ئەگەر بتوێت شایستەی هەر کەسێک بین لە بینی هەردوو کەسێکا کە هەر گرێبەستێکە بوو ئەو گرێبەستە تەحکومەکە بەوەی کە چەندێک پشت ئەکەوێت و چەندێکت ناتەوە ناکرێت بە ناردنی فاتورەیەک حکوومەتی عێراق یەکسەری بڵێ من ئەو نەتەوەدا لا بێ وەرگینی بێ بکە بزانێ ئایا تەواوە ئەو شایستەیە یاش تەواو نییە و لەکوێی گرێبەستەکانە باس کراوە یا باس نەکراوە لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت حکوومەتی هەرێمی کوردستان هەر لەو کاتەوە ناڕاستە و ڕاستی بووە کە گرێبەستەکانیش بنێرێ بۆ وەزارەتی نەوت ئەگەر ڕاستە و خۆشداریانە باڵا سوپاس دەکەم دێنەوە خزمەت لەسەر بڵین ئێستاش بەرهەمێنان چەندە چی لێ دەکرێت لەسەرەوەش قسە دەکەین و لەسەرەوەش ئاگەنەوت هەنار دەکرێتەوە بە بۆری نەوتی هەرێم هەنار دەکرێت و یاخود بۆری کەرکووک جەیهان دێمەوە خزمەتت مامۆستا حەسێن بێمەوە خزمەت بە ڕێزی سەبارەت بە بڵێن بە بانکی کردن بەڕێزوتت کات بە فیرۆدانێکی زۆر هەیە ئەو کات بە فیرۆدان لە پێناوی چییە؟ ئەگەر بڕیارەکەی دادگا جێبەجێ بکرێت ئەو کاتە موچەخۆر دەحەسێتەوە؟ پێشەوەی من وەڵامی ئەوە دەبەمەوە حەزم کەم لە حەزەیە لەسەر برای بەڕێزمان لەبارەی ناردنی نەوت و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمە بەڕاستی یەکشت هەیە ئەبێ ئەوە بزانین ئێمە دادگای نادی پاریس شتەکەی حاسم کردووە لە مەسلحەتی عێراق ئەوە نەوت لێژێر بەپێی قانون لەژێر دەستی حکوومەتی هەرێم دەرهاتووە ڕۆشتۆتەوە ژێر دەستی حکوومەتی عێراقی وەکو هەنار دەکەی بڵێ ئەو تۆ بۆت هەیە دەرهێنان و گەڕان بە شوێن چاڵە نەوتەکانە ئەو حەقەت هەیە بەس حەقی تەسویق نییە تەسویق حەقی عێراقە خۆی تەسویقێکە ئەچێتە میزانی گشتیەوە بۆ شەعبی عێراقی ئەمە لەمە عێراق براوەی یەکەمە لە مەسەلە ئەوەی کە زەرری تیا ئەکا ئەوەیە وەکو حکوومەتی هەرێم وەکو خەڵکەکەی نا وەکو دەسەڵاتداران ئەو پارە و پولەی کە دەستیان کۆتووە جاران ئەویان لێ بڕاوە و لە پادیشانا تورکیا مستەفید بووە ئەویش دەرەری کردو لە من حەزم کرد ئەو ملاحەزەیە لەوە بەڵێ بۆ خەڵق قازانجە بۆ هەموو شتێک ئەکرێ بە تۆ ئەزانی ئێستا چەند پرۆژە لە جنوب و وەسەتا هەیە
چەند مەسادری سناعی و شتیکەیان لە پاڵ فرۆشتنی نەوتا کردووە بە مەزدەری اقتصادی بۆ وڵاتەکەی خۆیان بۆ ئەوێ تۆ لێرە هیچ جەبیسی بڵێن فلان معمل کراوەتەوە فلانە پرۆژە هەیە فلانە پترۆکیمیاوی هەیە هیچ هەیە هیچ شتێک نییە ئەگەر وەکو هەرزانی نرخی سوتەمەنی ژێو کات ئەوە هەرزانی سوتەمەنی ئەوە دامی حکومیە هەر هەموو کاتێ ئەبێ بێسا تۆ لە کەرکووک بەنزین بە 450 لێرە بە 800 هەرەوەکەی پێڵێن نۆرماڵ بەڵام ئەو نۆرماڵی ئەوێ محەسەنەکە ئێرەشە ئەجا حەزم کەم لە حەزە لەسەر ئەفونکە کردنەکە بەڵێ ئەگەر بڕێرەکەی دادگای فدرال وەکو خۆی جێبەجێ بکرێ موچەخۆران دەحەسێنەوە بەڵێ دەحەسێنەوە هیچ مەشاکلێکیان نامێ چاوەڕانی نە تەلەڤیزیۆنەکەن نە بەرنامەی ئاواکەن نە میدیاکانەکەن کە چی بۆ موچە هات و نەهات ئەمەش کاتێ من جاری پێشوو شتێکم پێوتی لە کاتی 2009 ئەوانە کۆرۆنا هات باشە نەوت بوو بە سفر کاکە هیچی نەئەکرد لەبەرەوەی حکوومەتی عێراقی کە لە بانقی مرکزی احتیاتی هەیە دەستی برد بۆ احتیاتیەکە لە احتیاتەکە چەند ملیارێک دۆلاری هێنا و تا وەزعەکە هێ من بووە باشە ئەو تەوتینە ئەگەر بکرێ خەڵک ئیسفادەی لێکە بەڵام تۆ بڵێ ئەژماری من کە بانقێکی ئەهلیە لە ئەهلی شاهی بنەماڵەیەەکە ئەم بانکە هیچ مەزدەرێکی قووەی اقتصادی مالی نەقدی گەورەی نییە شتێکی محەددە وەکو بەوەی کە وتمان چەند ملیار دینارێکی داناوە و تەعاملی پێکا و یاری پێکات و بۆ حرەکەی نەقدی ڕۆژانە ئەمە شتێکی کەیە بەڵام بانقێک کە بانقی عێراقی بێ ینی حکومی بێ کاکە ئەو پشت و پەناکەی بانقی مرکزیە تۆ چیتە تۆ مۆڵەتە وەرگتووە لە بانقی مرکزی لەو حدودە ئیشکەی ئەم حدودی نییە ئەو لەبێەوە تەمویلە کرێت بۆی دا ئەندرێ بەڵێ ئەو پارەیە ئەویش کاسپی پێکاتوانە بەس نەتیجە هەرچێتەوە بانقی مرکزی لەبەرەوەی ئەو تەوتینە چەند ئەمان هەتا بۆیان بکرێت گرفتی بۆ دروست دەکەن تا بۆیان بکرێت حتا بۆیان بکرێت ئەوەی تیبیای چی ئێستا هەندێکی هاتوتەوە بڵێن 3378 ناو نێردراوە تا ئێستا بە چەند وەجبەیەک 368 هاتوتەوە کارتەکە کاکی بەڕێزم ئەمە یەکێکە لەوانە یاریکردنە بە وەزعەکە و بەڕاستی مەسلحەتی خەڵکەکەشە فوتێ تۆ ئەبێ بە 2 مانگ هەموو خەڵکەکە تەوتین بکرێن بەڵام تۆ ئاوا دادنێ لە مانگێکا بڵێن 3000 ژەنێرێ مانگێکی 3000 بنێرێ خۆ ساڵەکە 36,000ەکە ئەی 1,250,000 بە چەند ساڵ تەواوە بێ ئێتۆ هەرەوە خۆ بە مەعادلێ کەراسانیشی کرد بە TBI و بڵێن عێراق پێویستی بامەدەبوونی موچەخۆرەکەش نییە ئێستا بەس لە فەرمانگەی ژمێریاری بڵێن وەزارەتەکان یاخود فەرمانگەکان فەرمانگەی ژمێریاری زانێرەکان پڕ دەکا و فۆرمەکە دەنێردرێت ئەو کاتە کاتەکەشی کاکان ئەزانی چۆنە ئەبێ فەرمانێک دەرچێت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی کاربەڕێکەر باشە بۆ هەموو وەزارەتەکان لیستی خۆتان بە کامل بەو چەند خاڵەی کە وەزارەتی دارایی داوای کردووە بینێرن بۆ TBI هەر وەزارەتێک لیستی خۆی بنێرێ وەزارەت نەک فەرمانگەیەک چەند کەسێک بنێریت شتی وان نییە ئەوە هەر وەزارەتە یەک لیستە خۆ لیستەکەشی لە کۆمپیوتەرە هەر ئەتوانێ سێندی بکە بۆ TBI ئەچێتە هینەکەیەوە هەموو معلوماتەکان ئەچێتە سەر کۆمپیوتەرەکەی خۆیان سەحبی یەکەن ئەگەر بشیانەوێ بە لیست بۆیان بنێرن لای خۆیان هەموو کەسێک لە خلالی 2-3 سعاتە هەمووی تەنزیمەکات و تەسلیمی ئەکات لە چ مەزدەرێکەوە چێت وەزارەتی داراییەوە چێت بەزەم کات کوشتنە کێشە بۆ موچە دروست دەکاوکە چۆن پێشتر کێشەی من پێم وایە کێشەی موچە بەم زوانە چارەسەر ناکرێت ئەگەر ئەوان بەردەوام لەو کات کوشتنە چ کاتێ ئەمان کات دەکوژن ئەوانیش تاسەر قووڵی ناکەن گوێ لێ لە تەسریحەتەکانی کۆمەڵە لە پەرلەمانتارەکان ڕاوێژکارەکان ئەڵێ ئێمە شەرتمان هەیە یان ئەوە تا داهاتی ناوخۆ بنێرێتەوە لەگەڵ تەوتینەکە بە زووتین کات
ئەو دوو خاڵێکی کەش باوە بزانانی ئەوان ئەزانانی سە بە تەنکەر چەند نەودا ڕوا ئەفرۆشرێ ئەو تەنکەرە نەوتانش ئەوان جارەدایاناوە بۆ مەرحەلەی دووەم قسە لەسەرەوەش باش دێمە خزمەت مامۆستا یادگار سەبارەت بە نەوتەکە گەر حاڵەتی تا دەست پێ بکاتەوە چەندە ئێستا هەستەنگی زۆرەیە بەو بۆری هەنار دەکتەوە کە نەوتی هەرێمە کە پێشتر حەوت بۆ 6 دلار وەکو کرەی بۆری دەدرای خود بەو بۆرێکی ئێستا نۆژەن کراوەتەوە و وەزارەتی نێوتی عێراق بۆری کەرکووک تورکیا جەیهان کە نۆژەن کراوەتەوە ئەگەر هەناردە دەست پێ بکاتەوە تبعی ئەگەر ڕێککەوتنش لەسەر نرخی گواستنەوەش بکرێ دوو شتەیەکیان خەرجی با بڵێ کۆمپانیا نەوتەکان ئەوانەی کە نەوت بەرهەمەیانن تریشان ئەو پێچێتە لە گواستنەوەی نەوتە هەیە ئەوە پیشانەوە ڕێککەوتن دەستەکرێت ئەگەرم دوو قاڵە ڕێککەوتن دەستەکرێت تەنها بێت لە ڕێگەی وەریانی کوردستانەوە نەوتەکە فرۆشە بۆچ چونکە دەڵگەکانی کە نەوت بەرهەمەیانن زۆربەی زۆر لەڕینا غیری فورماڵەکە ڕێژەیەکی زۆری هەیە ئەوە کاری تریش کە زیاد لە نیوەی کوردستانە لە منطقەی پارێزگای دهۆکە و نزیکی 100,000 بەرمیلیشی لە هەر لە پیشخاپورە نزیکە لە حاڵی گەشتن بە تورکیاوە لەبەرەوە هاتنەوەی ئەو بۆریە بۆ کەرکووک چۆنیێنیتەوە ئەگەر ئەڵەی بۆریێنی کوردستان بەکارهێنن بۆ نەوتەقی پێ بگەێنمە کەرکووک ئەی باشە بۆچی نانێتی تورکیاکەی بۆچی گەڕێنیتەوە چونکە دەویستان کری لەکەی دووەمیشیان ئەگەر بە ڕێگەی تەنکەرە ئەگەێنیتەوە بۆ کەرکووک جارێکتر ئەوە کێشەیەکی گەورەی عەمەلی نییە هیچ مەنطقێکی تیانە ئەوە کولفەیەکی زۆریشی هەیە لەبەرەوە لە حاڵەتی ڕێککەوتنە ئیلا نەوتی هێڵی بۆریێنی کوردستان بەکار ئەوێ بۆ هەناردەکردن ئەوەی کەرکووک زیاتر بۆ نەوتی کەرکووکە و بۆ نەوتی پارێزگاکانی ناوەڕاستە و تورکیا بنێرە باشە سەبارەت بە خەرجی کە کێشەی هەرە سەرەکیە خەرجی بەرمیلێک نەوت ئەوەی کە لە بودجەدا 8 دلار دیاریکراوە بۆ خەرجی بەرهەمهێنانی بەرمیلێک نەوت لێرە پێشتر کۆمپانیەکان حکوومەت هێرێم داوای 26یان دەکرد باز لەوە دەکرێت لەسەر 20 دلارێک ڕێککەوتن بکرێت شتێکی فەرمی لەو شێوە هەیە 20 دلار و 6 سنت ڕێککەوتنیان کردووە و مەحزەریشیان اجتماع ئیمزا کردووە بەڵام فاینەلایز نەبوو باڵێن نەگەستە سیغەی نهایی حکوومەت هێشتا تەواوی نەکردووە من لە مانگی یەکایەوە نزیکی 6 مانگی ئێستا تێپەڕیوە ئەوە سەبارەت بە گواستنەوە سایسە هیچ نەکردنەوە یعنی 20 دلارەکە کۆمپانیەکان پێی ڕازی بوون و وەزارەتی نەوتی عێراقیش پێی ڕازی بووە و وەزارەتی زانستنەوتەکانی پێی ڕازی بوو بەڵام نەچۆتە بواری جێکردنەوە ئەم ڕقەمانەی کە لە بودجایە هەمووی یعنی هەمووی ژمارە هیچ معنایەکی نییە ئەگەر ڕێککەوتن نەکرێت لەسەر ئەو دوو خاڵە لەسەر گواستنەوە لەسەر خەرجی کۆمپانیەکان بەڵێ سەبارەت بە بەرهەمهێنان ئێستا چەندە بەرهەمی نەوتی هەرێم و چەندە فرۆشرێت بە چەند دیارە لە کێڵگەیەک بۆ کێڵگەیەکی تر فەرقەکە هەندێک کێڵگە گەشتونەتە بەڵێ پیشان گەشتونەتە ئاستی لە سا 70 لە سا 80 لە سا 90 لە کێڵگەیەک بۆ کێڵگەیەک فەرقەکە زیاد لە 300,000 بەرمیل لەو سێنتاجێدنی کوردستانە و بە نرخی داشکاو ئەفرۆشتێ لە 27 دلارەوە تایەتی تاکو 40 دلار بڕێکی کەمی بە 40 دلار ئەفرۆشێ و پێیتری لە نێوان 30 بۆ 35 دلار ئەفرۆشتێ و هەمووشی بە بازاڕی ناوخۆ ئەفرۆشتێ بە پاڵاوگرتن ئەفرۆشتێ ئەکرێ بە بەرهەمی نەوت و هەناردە ئەکرێ بەشێکی لە ناوخۆ بەکارهێنرێ و بەشە زۆرەکەشی بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ ناوەڕاستی عێراقیش ئەمرێت بەڵێ بە کۆی گشتی چەندە دیارە ئێستا بەرهەمهێنان چەندە کۆی گشتی ڕۆژانە ڕۆژانە لەسەر و 300,000 لە 310 بۆ 315 فەرقەکە چونکە بازێ سیانەی تیاخەیە ئەمەیە بەس خاڵێکە هەیە کۆمپانیا نەوتیەکان خۆیانی سەرنەوتەکە ئەپرۆشن پێشتر خۆی گرێبەستەکەش لە ئەساساوا بوو بەڵام کۆمپانیا نەوتەکان وەختی خۆی تەنازولیان لە ماتی خۆیان کردن بە نەوتەکە بفرۆشتن یا بویان بە حکوومەتی هەرێم حکوومەت هەرێمی گواستەوە دوایەتە ئەفرۆشتا سەر کۆمپانیەکانی لێ سەر ڕۆشتۆتە سەر ئەسلی گرێبەستەکە کە کۆمپانیا نەوتیەکان خۆیان نەوتەکە لە کێڵگەکە ئەپرۆشن گواستنەوەی لەسەر نیوە چونکە کڕیارە بێ گوازێتەوە و هەر لەوێ حەقی خۆیانی لێ وەرەگرن لە نێوان لە ساسی 6 بۆ لە ساسی 8
هەموو ئینتاجەکە بۆ کۆمپانیا نەوتەکان ئەڕوا لە کێڵگەیەک و بۆ کێڵگەی فەرقەکە وە لە سەدا 60 بۆ لە سەدا 64 ئەگەر بە معدل وەرگرتنەکان بڵێن لە سا 60 بۆ حکوومەت هەرێمی کوردستان ئەمێنێتەوە لەو نەوتەی کە بەرەمێنرێ و لەو نەوتەی کە ئەفرۆشرێت کە وتمان بە 30 بۆ 35 دلار فرۆشتەوە. دیارە بە تێگرا بڵێن بە هەم پشکی کۆمپانیەکان لە داهات 300 میلیۆن دلار دەبێت لە مانگێکدا بە ئەوەی حکوومەت و کۆمپانیەکانیش مامۆسایەتگەر وەڵا ئەبێ حساباتێکی سەریعی بێت پێگەر باوەڕ ناکەم داتە 300 میلیۆن دلار لە مانگەکە کەم کرا شتێک و ئەو بڕەش لە ساعت چلی بۆ کۆمپانیاکە. بەڵێ ئەمە کێشە دروست ناکە لە داهات چکە سەر لە بودجێ عێراق خۆتە نزانن 400,000 بەرمیل نەوت بۆ هەرێم دیاری کراوە دەبێت ڕادستی سۆمۆ بکرێت یاخود ئەگە هەناردەژ نەکرێتەوە ڕادستی ئەوان بکرێت کێشە دروست ناکە لە قۆناغی داهات و ئێستا داهاتکەشی دیار نییە چی لێ دێ لە ناوخۆی هەرێم هیچی بۆ موچە و بۆ دیار نییە. خۆی کێشەکە لێرە ئەوەیە کە تۆ وەزەبا بڵێن وەزارەت وەڕێکەوتنەکەت لەگەڵ وەزارەتەوە دوایشە لە قانونی بودجە ئەوەی کراوە کە 400,000 بەرمیل ئەگەر هەناردە دەستی پێ کرد تەسلیمی سۆمۆ بکرێەوە ئەگەر هەناردە دەستی پێ نەکرد ئەو بڕێی کە وەزارەتی لەو داوایەکە تەسلیمی وەزارەتی دەوڵەتی عێراق کرد. بینیمان لە ساڵی ڕابردووە لە مانگی چەشتا مانگی نهایەتی مانگی یاسا وەزارەتی نەوت بڕێک نەوتی وەرەگرت کە لە نێوان 70 بۆ 80,000 بەرمیل تاکو 90,000 بەرمیلیش ئەڕۆشت ڕۆژانە بە دوای ئەوە لە یەکی 12ەوە ئەوەش وەستێندا و با بڵێن وەزارەتی نەوت کە داوای کردو سۆمۆ نەوتەکە دۆشێ بۆ ئەوەیە کە لە نرخی سۆمۆ بفرۆشتە و ڕێکەوتنەکەش لەسەر ئەوەیە. ئێستا کاتێککە وەزارەتی نەوت لێت وەرناگرێ حکوومەت یارانی کوردستان مەفرۆزە نەوت بەرهەم نەهێنێ ئەڵبەت کۆمپانیا نەوتەکان قبوڵی ناکەن سەرچکە هەرجی ڕۆژانەیان هەیە ینی هەرجەکانیان دەربێنەوە بڕێکش قازانج بکەن ئەگی نامەفروزە و من مەترسی خۆم نەشاردوێتەوە لە ساڵی ڕابردووشەوە دا هەرزان فرۆشەی نەوت لە کاتێکا سۆمۆ بە 80 دلار نەوتی فرۆشتووە تۆ بە 30 بۆ 35 دلار فرۆشتی کە ئایا دوایە چۆن حسابەت لەگەڵاکە چونکە ئەگەر کرێ کۆمپانیەکانیش لێ دەکری ئەوەکەی تر لە داهاتی نەوتی حسابەتێ و مەفروزە ئەگەر ڕێکەوتنی سیاسی لەسەر نەکرێت بە پێی برودەکانی قانونەکانیش بڕۆین مەفروزە ئەوەت لێ بشکێنرێ لە بودجەی هەرێمی کوردستان و بەو سعرەشی کە سۆمۆ کردوێتی من ناڵێم حەز ناکەم واتە بەڵام ئەمە ڕیسکێکی گەورەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی سامانە پزیشکیەکان ئەیکا بۆی کە نەوتی هەرێم بە هەرزانە فرۆشێ و مەترسی ئەوەیە لە ئایندەشە ئەگەر ئیستەر نەبێ لە ئایندەیەکی تووشە ئەمەش ببێ بە ماڵ بسەویان. بەڵێ بە کورتی پێدوێ بەم زوانە هەناردە بکرێ خواستنگی زۆری ئێستا عێراق پێویستی بە نەوتی هەرێمە یاخود نەوتی خۆشی لێ زیادەیە وەکو هەناردەی ڕۆژانە بە کورتی بێ سپاس دەکەم. ئەوەی کە مساعدە بۆ عێراق کە پێویستی بە نەوتی هەرێم نەبێ ئەوەیە کە لە چوارچەوەی ڕێکراوی ئۆپیکایە و ئۆپەک پلەسە کە سەقفی بەرهەمهێنانی دیاری کردووە کە عێراق ناتوانێت لەو سەقفە زیاتر بێ بۆ ئەوەی بەڵێن نرخی نەوت لە بازاڕی جیانە بەرزی بێنێتەوە. لەبەرەوە عێراق هەر لە ساڵی پارەوە ئەو پشکەی کە لە هەرێمی کوردستان ئەکرای بازاڕی جیهانیەوە زۆر بە ئاسانی توانی ئەوە پڕکاتەوە ئێستا پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان نییە و ئەگەر بۆشیان بکرێ ئەوان بە هیچ شێوەیەک وازی نابن کە نەوت لە هەرێمی کوردستانە بەرهەم بهێنرێت چونکە پێشتر نەیانشاردوێتەوە لە کابینەکانی پێشووتیشە کەوتویانە کەڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان زۆر ئاگریانە نییە بەرەمێنان تایە ئەگەر بتوانین ئەتوانین بەرهەمێنانیان ئەوەستێنین لەبەرەوە ئەگەر بەدەست ئەوان بێ نەخێر هەرگیز نایخەنەوە بەرهەمێنان بەڵام زۆرجار معادلە سیاسیەکان زەختە دەوڵەتان ڕێگرە بێ لەسەرەوەی کە ئەیانەوە بیکەن یاخود تەخیر بکەن. سپاس دەکەین مامۆستایەتگەر مامۆستا بین و خزمەت جەناب چەند خولەکێکمانەوە بە کورتی سەبارەت بە پرسی هاوتاکردنی موچە یاخود بودجەش کە خشتەکانی پەسەند کراوە موچەی خانەنشینیان چاوەڕێی بین کە بەتایبەت بۆ خانەنشینیان لە کۆتایی 2022ەوە بڕیارەکەی دادگای فیدراڵیە بۆ هاوتاکردنی موچەکانیان لەگەڵ خانەنشینانی عێراق. بەڵێ بەڕاستی ئەوەی کە ئێمە ئەیبیسین من لە چەند دایرەیەکی خانشینی پەیوەندیم کردووە برادەرم هەیە ئەوان جارە بیر لەوەکەنەوە 250-200 بکرێت بە 500 460 ئەوە نیە بەپێی مان و ئەوەی خۆی لە ژیانە هەیە ئەوەی شادەشەیە زیاتر بەڵام باسی ئەوە ناکەن کە عمومی خانەنشینی
زیادە کرێ ئەوان هەر بیریان جارە لەوەیە لە بەرەوەی حکوومەتی کاربڕێکرد لەواز دەرەرێتی دەست بەرێ بۆ ئەوێت تا ئێستا دەستی بۆ ئەوە نەبردووە هەر باسی کەمەکانەکەن ئەوە بەرز بکرێتەوە نەشکراوە تا ئێستش ئەوە ئەوی کە دەرفەتێ بۆکردنی خانەشینێ 220,000 هەیە لە عێراق ئێستا بۆتە کەمترین بۆتە 600,000 وایە 460 ئەوەی کە نەمابێ هینی تەرەفی دووەم وەریگرێ تەرەفی دووەم وەریگرێ ئەوەی کە خۆی مابێ 500 زایدەن سەی ئعالەشیێنێ ئەبێ بە 600 تر هەیە شادەشی کەسێک کە لە ژیان دابێت و خانەنشین بێ 600 وەردەگرێت 600 وەرەگرێ و ئەگە شادۆشتی شێبێ زیاتر ئەوە یەک دووش خانەنشینی ئێستا ئەوانەی کە خەڵک لێرە بە 40 ساڵ و خەریجی کولیە یان مەعهەدە یان ئەعدادیە بە 980 تەقاعود بووە لە بڕۆ لە کەرکووک بۆ خوارەوە 1,380,000 ئێ باش خۆ ئەم عەدەدە کە ئەوان باسی ئەەکەن عەدەدێکی کەمە بەس عەدەد زۆرەکە لێرەیە ئەوە ژمارەیان هەمووی کە ئەوانە ئێستا تقریبا 240,000 تەقاعود هەیە بە عسکەری و مەدەنی و ئەمانە لەو 240,000 لەوانەیە هەر 40,000 لەو کەمانە بێ 200,000ەکە لەوانەیە کە کابرا هەیە جامعی تەواو کردووە 42 ساڵ خزمەتی بۆ 980 بۆ دەچووە کورتی ئێستا حکوومەتی هێرێ مەنگاوینە ناوە بۆ هاوتاکردنەکە باشە و بڕیارە من جاری پێشش پێم وتی باشە ژمارە 27 دوهی 2006 ئەوە ئلغا بووە ئەوەی کە لە هەرێم کاری پێدەکرێت بەڵغیە چۆن لێرەش تەدقیقی ئەکەن و لە بەغاش تەدقیقی ئەکەن لەسەرەوە ئەوە یەک قانونی ژمارەنەوەی 2014 ئەوە پێڕەوە کرێ ئیتر چی هەیە لەو هێنە تعدیلی کەن و با ئێستا دەست پێ بکە دەرفەت هەیە بۆ ئەوە ئەگەر لە سەڵاتداران هەیەم خەمی لێ بخۆن باڵێ زۆریش هیچ ئەوان خەمساردن تایە ئەیانەوێ نەبێ ئەیانەوێ خەڵک برسیکەن دەستپاسان دەکەین حەماسی هەورامی شارەزای بواری دارایی لە ستۆدیۆ هەروە یادگار سدیر شارەزای نەوت و غاز و سەرۆکی ڕێکخراوی ڕوونبین بۆ شەفافیت لە پرۆسەکانی نەوت سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ